ئەکیت هەستێکم زۆر خۆشە، هەستێکی جیاوازە. هەموو کاتێک ئەوە دەڵم کە ئەوە لە میلەتی خۆم چاوەڕێ دەکەم کە هەمیشە بۆ بەرزبوونەوەی ناوی من، بۆ مانەوەی ناوی من ئەوە دەکە. ئەمنەکیت پێم خۆشە و زۆر سپاسیان دەکەم. هەروەسخان چۆن بۆ بڕیارەتدا بێەوە ناو کاری هونەری؟ چونکە من لە پێشتردا نەم گوتبوو واز دێنم، گوتبووم خوای گەورە ستۆپێکی پێداوم، هەتاو کاتێکم عیلاجەکان وەردەگرم، هەتاو کاتێ باش دەبم. اینجا هەستم کرد کە بەرەو باشتر دەڕۆم. الحەمدولیلە حەز دەکەم ئەوانەی کە نەخۆشن من ببینن، تەشجیع بن بەوەی کە ئەکید هەر کاتێکی سەخت هەیە لە ژیانتدا تێدەپەڕێ، دەتوانی دووبارە دەست بەکاری ئاسایی خۆت بکەیەوە. ئامۆژگاری چ بۆ کەسانی تووشی نەخۆشی ژێرپەنجە؟ حەز ناکەم ئامۆژگاری هیچ کەس بکەم، بەڵام پێم خۆشە پێیان بڵێم وەکو لەسەر ستێجیش باسم کرد لە کاتی چارەسەر وەرگرتنەکە یاخۆ لە کاتی بیستنی ئەو هەواڵە تووشی شۆک نەبی، ئەکید تووشی شۆک دەبی، بەڵام دانێ لە مێشکت کە تێدەپەڕێ بە سەختی تێدەپەڕێ، بەڵام تێدەپەڕێ.